ساڵا 2014 مە ئاوا کرد مەکتەبا ژنیا گرێدای شەرەداریە قامشلو ئەرمانجەمە بڕاستی جهەکی یەکی مەحمی یانی زارۆکارە بینن ji کۆلانە دووری کۆلانە و ji بۆی دایکێ ئەلئێگ و کارتکن ji بۆی جهەکی زارۆکێ وارە ینی جهێکی لۆ پارست بێ ئەنها کارتکن یازدە کادرن ئەز ئیدارە و حەفت مامۆستەنە و سێ ئەلیکارە ئەم سبەی حەبەکی زوو دڤەکنج بەگۆ دایکن هەنا چنە کار بۆ زارۆکێ و دەین زارۆکێ خەوهەرن و ئەم دمینن حتا زارۆک هەنە ئەم ڕەودەینە یانی نەم حەدە دە سەعاتێمە و چار ڕەفجەم هەنە ڕەفێ 3 ساڵی و 4 ساڵی و 5 ساڵی و ڕەفەکی عەرەبی هەیە ئەم سبە هاتین زارۆک تێن پشتی مەسەلەن ئەکلاتی خەواتخۆن ئەم وەرزیشێ جوار چێتکن شخۆر کێریکی لیزم کەڤنە ڕەفێ خۆدا پشتە مامۆستا مەسەلەن مامۆستەوات خێ ڕەفێدا و پرساژ واتکێ شیرەتال واتکێ پشتە دەرسات دێوە مەسەلەن ئەم هەفتیەدا تیپەکێ دبن و چالاکیاوێ و هژمارێکی و چالاکیاوێ ئەم خەبرات دن و لیستۆک هەنا ینی زارۆک شخۆر دلیزن دسترێنن ڕاستی ڕەودە گەلکی زارۆکارە باشە یانی سوودەی گەلکی جێ دبینن یانی فێری هەمە تشتی دبن تشتی باش هەیە ئەم وا دەعەلمێنن ئەم وا فێر دکن زارۆک ji vir derdikeve zanî hem tiştî em dixwazin hedanekî jî hebane li vê de yanî ew jî alîkar ba bi rewdêra zarokê biçûçiktir cana gelek dayîk hene êgo kar dikin di zarokê wane ê hedanê jî hene ê rewdê ê hedanê li vir çê nabin yanî niha ê rewdaya rewda biçikê mestir e me dixwast hedanê jî li vir çê û bane bo alîkar bi hevdûre kiriban rastî yanî bexçek gelkî başa زارۆکارە jî û ji dayîkara jî yanî dayîka got kar dikî me kayê zaroka xwe deynê kûdê yanî niha yani deynê rewdê zanê cihekî meemena zarokê wa fêde dikin jê îstîfade jê dikin yanî û giring yanî zarokara yani zarokara berî dayîka yanî Şqa em dixwazin pêşketin kevê jiyan yani kevê cîhanê de em jî dixwazin ware pêşkevin û inşallah em jî gor xwe yanî gor xwe pêş dikevin inşallah.